ئەمەی کە ئێمە ئەیبینین لە لایەن حکوومەتی عێراقیەوە هەست بەوەکەین کە ئەمە سیاسەتێکی برسیکردنە. ئەمە نوێترین وتەی وتەبێژی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە و دەڵێت عێراق دەستی کردووە بە سیاسەتی برسیکردنی خەڵک. تا ئێرە دروست، بەڵام ئەو سیاسەتی برسیکردنەی جەنابی باسی دەکات ئەوە 10 ساڵە حکوومەتەکەی بەسەر خەڵکیدا پەیڕەوی دەکات. لە خەڵک دەپرسین ئەوە کێ 10 ساڵە دەستی داوەتە سیاسەتی برسیکردنی میلەت و باکی نەبووە بە ناڕەزایی و گردبوونەوە خۆپشاندانی هاوڵاتیان. ئەتوانم بڵێم هەڵە گەورەکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەف حکوومەتی عێراقی. ئەگەر حکوومەتی عێراقی لە ماوەی 2 مانگی ڕابردووە دەستی بەوە کردبێ، ئەتوانم بڵێم پێشینەکەی گەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە 9 ساڵە دەستی پێکردو و بەدایان موچەی تەواوی خواردو و بەدایان بەسەدان موچەی پاشەکەوت کراومان هەیە. سیرمان کرد نەوتەکە بەس بۆ خۆیان بوو، خێر و بەرەکەتەکە هەر بۆ خۆیان بوو، مناڵی خۆیان پێدەوڵەمەند کرد، کە سوکاری خۆیان پێدەوڵەمەند کرد، شەڕ و ئاژاوە و برسیکردنەکەش بۆ میلەتەکە بوو. بەڵام قەنەعەتم نییە، نازان بە چ ڕوویەکەوە باسی ئەوەکەن کە حکوومەتە عێراقی خەڵکی برسی کردووە. حکوومەتە عێراقی ئەوەی کە لە ژێردەسیا موچە وەرەگرێ هەر هەمووی موچەی وەرگرتووە بە مانگی 8 ڕەنگە ئەم کەسانە و حکوومەتەکەیان بیریان نەمابێت کێ ئەندازیاری پاشەکەوتی موچە و لێبڕین و سیاسەتی ئابووری سربەخۆ و ڕاگررتنی پلە بەرزکردنەوە و زۆربوونی ڕێژەی بێکاری و هەژاریە. با هەر ئەوانە وەڵامی ئەوەش بدەنەوە 10 ساڵە ئابووری سربەخۆ پەیڕەو کراوە، چی لە ژیانی خەڵک گۆڕیوە. ئەم لە دوانەی کۆتایی با بڵێن وتەبێژی حکوومەتی هەرێمیش بەڕاستی سەرڕای ئەوەی کە ئێمە بە لێدوانێکی نادروستیە زانین و پێمان وایە ئەوەی کە پابند نییە بەم ڕێکەوتنەوەەوە حکوومەتی هەرێمە بە شێوەیەکی ئاشکرا ینی بەغا ئەوەی ئەلان کردووە. بەڵام ینی بە نادروستیە زانین خۆ لە حاڵەتەکە ئەگەر ئەم بابەتە بابەتێکی دروستیش بێ ئێمە پێمان وایە بەغا چۆنەڵی خوێنکاری حکوومەتی هەرێمی کوردستان لەو بابەتە، چونکە ئێمە ماوەی نزیگەی 30 ساڵ ئەم حکوومەتە زۆڵم لە خەڵکەکە با بڵێن ستەم لە خەڵکەکە و ئەو هەموو خەڵکەی کە با بڵێن ئاواری ئەوروپا بووە، ئاواری وڵاتان بووە لە دەرەنجامی خراپ بەڕێوەبردنی ئەم دەسەڵاتە سیاسیە. ئێمە پێمان وایە ئەگەر ئەم بابەتە بابەتێکی دروستیش بێ کە دروست نییە ئەوەیە کە بەڕاستی بەغا با بڵێن تەلەبەی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانایە دەست بۆ قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بە ئەوە بە دڵنیایی هەرگیز بەغاش جورئەتی ئەوەی نەیەکرد کە دەست بۆ با بڵێن قوتی خەڵکی هەرێمی کوردستان با. ئێمە پێمان وایە ئەگەر ئەو شتێکی دروستیش بێ کە نادروستە ئەوە حکوومەتی عێراقی چاوی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە لە ساڵانی ڕابردووە ئەم هەموو زۆڵم مستەمەی لە خەڵکی هەرێمی کوردستان کردووە. ئەگەر عێراق 2 مانگ بێت دەستی دابێتە سیاسەتی برسیکردن، ئەوە حکوومەتی هەرێمە داهێنەری ئەو سیاسەتە بوو. هەر ئەوەش نا، ئەو پەندە کوردیەشیان تێکدا کە دەڵێت گەورە ئاو دەڕژێنێت بچووک پێی تێدەخشێنێت، ئەم جارە بچووک ئاوی ڕشت و گەورە پێی تێخشاند. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.